ئاشتەوە زەبا دەست پێ بکەم. ئەلو ئەلو چۆنی؟ زۆر سپاس فەرموو نامناسی؟ جەنابەت چێی؟ من شیرینم. چێ؟ شیرین. شیرین چییە؟ شیرینی هاوسەری پێشووت. شەوە ڕۆژە یەک دقیق هەستە بڕۆ جارانە لۆ کاکە دەبڕۆ واسمە بینە جارێ شیرینە دەرێ شیرینی هاوسەری پێشوم دێ کاکە بینە من قسە لەگەڵ دەکەم ئەتو دەبڕۆ جارێ واسمە بینەوە دەبڕۆ دوای تێدەگەین دوای دەبڕۆ زۆری مەری دەبڕۆ دەبڕۆ مارکە ئەلو لەگەڵتم شیرین لەگەڵتم ئەیدەهام باشە شیرین ئەتو دەنگت لۆ لە هاتیە بەڕاستیە دوێنێ لە حەفلە بووم ئیتر زۆر هەلە لەم لێدا بۆیە. ئەی بە قوربانیەوە حەفلەی بم شیرین جان کوو بەبێ من چێ ئەو حەفلەی ئەی باشە پێم برێ چێژینی هینابوو چێ شووی کردبوو وڵا داهام گیانی ژن هێنانوانە نەبوو هیچ سونەتی ماڵ ڕەفیقێکم بوو. تخوا بم بورە نابزانم ئێستا بەس پێم برێ ئەتو کو ئەمە تۆ بیر هاتەوە لۆ دەگریەی لۆ خۆت چم نەگۆتێ شیرین جان بەس پرسیارم کردیە دەزانم شیرین جان ئەو برینەت کوڵایتەوە دەزانم لە بۆ من دەگریەی نەوەڵا بۆ تۆ ناگرین ئەی لۆ چێ دەگریەی بۆ نەکبەتی خۆمەگرین بۆ بەدبەختی خۆمەگرین. دام با درۆت لەگەڵ نەکەم با ڕاستیەکانت تۆ بڵێم خۆ دەزانی خزمەکانی ماڵی باوکم دەوڵەمەندن ئیتر خەتەنەیان هەبوو وتیابێ ئیلا بێ ئیتر منیش ڕۆشتم هەرچەند باوکم و براکەم زۆر ناڕازی بوون بەڵام چوون. ئەی لەوەی خۆشتێر لە تورکیایی ئەو شوێنە خۆشە یاغی نەکبەتێکە لێرە دەست پێکا دەهام نەکبەتی چێ؟ جانەکەم تخوام مەگیرێ دڵم دەتاوێتەوە دەگەر ئەو دەنگەی ئیتر کە لە حەفلەکە تەواو بووین هاتینە دەرەوە لەگەڵ کچی بورم ئیتر ماتۆڕێک لێرت و چانتاکەی ئەمەی بردم. ئەی بابە ئەوێندە دزی زۆر لێ دەبی ئاگات لە خۆبی هەی جانەکەم جانە بێمە تورکیای ئێستا دزەکرد لە هور بکەم گورە دام گیان دز خۆمەڕۆ بزن نییە تۆ بیگری چ بکەم بەس پێم برێ ئیتر بە تەواویکەم دەی بیڵێ اینجا جانتاکەم زیاد لە 40 بۆ 50,000 دلاری تیا بوو. چێ؟ ئەتوو لە بۆ تیجارەت چووی یان لە بۆ سونەتی چووی؟ نانە مەبەستمانی 4,000 دلار 4. کوڕە بابە ئەتوو برێ چل وەڕەکە یعنی هەموو پارەکەت ڕۆیشت؟ ئاڕۆڵی سە ناتوانم بە باوکم و براکەشم بڵێن چکە سەبی لە ڕێگە لێ ئەهات ئێمە وتمان مەڕۆ. وەڵڵاهی شیرین جان داوێ هەرچ دەکەی بکە ئازەکە داوێ ڕوحم بکە وەڵای پارەی گەڕانەوەم پێ نییە وتم مەتوانیەوە 600-700 دلارێکم بۆ بنێری. بەسەر چاو شیرین جان بەس بە خۆت دەزانی بە ژیانی خۆ نە پارەم لۆ هاتیە نە پارەشم ناردیە. سەیکە من ژمارە کارتێکت بۆ نێرم تۆ بچۆ بازار هەر لەوێ و پارێ بکە سەر ئەوە و من زۆر مەمنون دەبم دا. ئێ باشە شیرین جان بە خۆت نازانی ئەم بەس مەیدانی حەیوانانم دیتیە چەندەر بازار چەندەر بە خوشکەکەت بڵێ خوشکەکەت ماشەڵڵا زمانێکی پێوەیە منێ کچێ شیرین قسەی مەکە با جێلێ نەبیتن بۆ بڵێ ئەوە زانێ یعنی بەوی برێم دام خۆشمەوەی ئێ شیرین جان دەوە مەکە قیدلەکانم دەبیتەوە بەخۆی دڵم ئەو دۆکۆی لێ هاتیە خوا تۆم بۆ بێڵێ سەلامەت بی هەر سەلامەت بی دەستەکانت خۆش بێ نانم نەخوات تۆ دام خێرا پارەم بۆ بنێر چەند ناخۆشە دڵەکەم یعنی ئێستا تۆ لێ برسیتە ئەم لێرە نانی بخۆم شەرمی مانی بگرم شەرمی دەبی ئەو دزت هەلوە بگرم کۆرە دز بە تۆ ناگیری ئەو لە تورکیا تو پارەم بۆ بنێرە کچێم مەگریێ ئەتوو پارە 600 دلار حەز دەکەی ئێستا 50 وەرقە تۆ دەنێرم بێخەم بە ئێستا هەموو تەرتیب دەکەم
دە باش دێ خوافز کرۆلای خۆش شۆتەڵەکە شیرین ئەو لە چی پیا بووی پارە چییە